تۆمارکردنی ناوی حیزب و هاوپەیمانێتی و کاندیدە سەربەخۆکان بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆتاییان پێهاتووە و بەپێی ئەو زانیاریانی کە لەلایەن کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردننی عێراقیشەوە پشتڕاستکراوەتەوە تا ئێستا یاخود 2 هاوپەیمانێتی و 61 کاندیدی سەربەخۆ و 31 حیزب ناوی خۆیان تۆمار کردو و ناوەکانیان تۆمار کراوە و لە ئێستادا هەوڵ دەدرێت یاخود ئەوانی کە ناویان تۆمار کراوە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا ئامادەکاری دەکەن. بە شێوەیەکی گشتی باس لە ئامادەکاریەکانی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەکەین و خوێنەوەی جیاوازی بۆ دەکرێت. تایبەت بم بابەتە زۆر بەڕێز دکتۆر تارق جەوهەر سارمەمی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە کە بەڕێزیان چاودێری سیاسین. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت لەوەوە دەست پێ بکەم بە شێوەیەکی گشتی ئەنجامدانی هەڵبژاردن لە بارودۆخێکی ئێستەی وەک هەرێمی کوردستاندا خوێنەوەی بەڕێستان بۆی چییە و لەم دۆخەی ئێستادا کە کار بکرێت و هەوڵ بدرێت هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا بەڕێوە بچێت چ کاریگەریەک لەسەر بارودۆخی سیاسی و تەواوی ئەو کێشە و گرفتانە دروست دەکات کە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە؟ بەڵێ بەیانیتان باش و ڕۆژتان باش بە هیوای ڕۆژێکی نوێ و ڕۆژێکی خۆش بۆ هەمولایەک بۆ ئێوە بۆ بینەرانی کورسات نیوزیش. لە ڕاستیدا بابەتی هەڵبژاردن یەکێکە لەو بابەتە گرنگ و چارەنووسسازانەی کە پەیوەندی بە پرۆسەی دیموکراسی و سیاسی هەرێمی کوردستان هەیە، پەیوەندی بە بەردەوامبوونی جۆرێک لە پشتیوانی نێودەوڵەتیەکان هەیە بۆ قوارەی سیاسی هەرێمی کوردستان بۆ یەکلاییکردنەوەی بەشێکی زۆر لە کێشە ناخۆییەکان و کێشە هەڵپەسێدراوەکان لەگەڵ بەغدا و کێشەکانی کە دوای ئەم 1-2 ساڵی دوایی لەسەر بوو جەموچەش پێیا بوو لەگەڵ بەغدا ئەمانش کێشەی تازان بەڵام بوون بە کێشەی ئەساسی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا و پەیوەندی ڕاستەوخۆشیان بە ژیان و گزەرانی خەڵکی کوردستان هەیە. بۆیە ئەم هەڵبژاردنە گرنگە بۆ کۆمەڵێک زەمسەر و لایەنی پەیوەنددار بە هەڵبژاردنەکە لە سەروی هەمیانەوە بۆ خەڵکی کوردستان کۆمەڵێک گلەی و گازاندەیان هەیە لە هێز و لایەنە سیاسیەکان لە ئیدارەدان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەم بابەتە چۆن یەکلا دەکرێتەوە بە شێوازێکی دیموکراسی پێویستە یەکلا بکرێتەوە ئیش دەڕێی سندوقی دەنگدان و هەڵبژاردن پێویستە بەڕێوە بچێ و هەڵبژاردنێکی سەرکەوتوو بێ و ئەنجامەکانیشی هەر چۆنێک بێ دەبێ ئەو لایەنانەی بەشداری لە یاری و گەمەی هەڵبژاردن دەکەن ئەنجامەکان قبول بکەن لە پێناوی بەشەوەندی باڵا کە ئەویش بەردەوامبوونی قوارەی هەرێمە، ڕێخستنەوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستانە، پێکەنانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمانێکی تازەیە کە لەسەر ئەساسی ئەو پەرلەمان و هاوکێشە و دەنگەکان و کورسەکانیە ئەو پەرلەمانەدا بتوانرێ حکوومەتێکی تازەی هەرێمی کوردستان حکوومەتێکی نیشتیمانی بێ لە هەرێمی کوردستان کە تەکید لە یەک هەڵوێستی و یەک بۆچوونی و گرتووی هەرێمی کوردستان کە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دەر و دراوسێ و دۆستەکانیشمان. بۆ یەک گرنگە بەڵام ئایا پرسیارەکە ئەوەیە کێشەکە لەبارە بۆ هەڵبژاردن تا ئێستا کەشەکە لەبارە بۆ هەڵبژاردن بەلێکدانەوەی خۆم، بەڵام چاوەڕوان دەکرێت کۆمەڵێک بابەتی تر نازانین لێرە هەتاوەکو مانجی 6 چ ڕوودەدا بە تایبەتی جموجۆڵەکانی تورکیا دەستێوەردانەکانی چاوەڕوانکراوی تورکیا لە هەرێمەکە کە دوێنێ وەفدێکی باڵایان هەم وەزیری دەرەوە هەم بەرپرسی میت لە بەغدا بووینە و ڕێخۆشکەری دەکەن بۆ سەردانی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب ئەردوغان بۆ بەغدا و دواتریش بۆ هەرێمی کوردستان و ئەو راپۆرت و دەنگویانش کە باس لەوە دەکات تورکیا بەنیازی ئۆپەراسیۆنێکی سەربازی زۆر گەورەیە بۆ ناو خاچی هەرێمی کوردستان و ڕەنگە بە قوڵایی 40-50 کیلۆمەتر بێ و بمێنێتەوە ڕەنگە ئەمانە هەموو گۆڕانکاری تازە دروست بکە. هەروەها خاڵێکی تر مەسلەی پەیوەندی قوڵبوونەوەی ناکۆچەکانی نێوان هەندێک لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دوای بڕیارەکانی دادگای فیدرالی و مەسلەی موچە و دەرماڵە و ئەو لیستانەی کە نەدراوە هاتنە سەرخەتی هەندێک لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان کە پێشتر بێدەنگ و لە بەرامبەر دادگای فیدرالی ئێستا قسە دەکەن. هەروەها مەسلەی پاشەکشەی یەکێک لە دادوەرەکانی کورد لە دادگای فیدرالی ئەمانە هەمووی گۆڕانکاری و ینی پێشهات و تەتەوراتی خێران کە لە ماوەی ئەم هەفتەیە داهاتۆتە پێشەوە بۆیە چاوەڕوان دەکرێت ینی ئەگەر هات و ڕوتی ڕووداوەکان و ناکۆچەکان لە نێوان هەولێر و بەغدا بەو شێوەیە بەردەوام بێ من پێم وایە ڕەنگە دۆخێک بێتە پێشەوە کە دەبێ هەڵوەستە لەسەر بکەیت ئایا ئەم دۆخە نوێیە کە دێتە پێشەوە ڕێدەدا پرۆسەی هەڵبژاردن بە جوانی و بەڕێک و پێچی و بەبێ هیچ کێشە و کەم و کوڕێک بەڕێوە بچی ئەمانە پرسیاری جدی بە بڕوای بەڕێستان ئەم دۆخەی کە ئێستا دروست بووە کاردانەوەی ئەوەیە کە دەبێت هەڵبژاردن لە مانگی 6دا ئەنجام بدرێت.
ئەوەی تا ئێستاکە متفقن لەسەری ڕاگەاندنی ڕۆژی دەی 6 لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بەتەکید لەلایەن هەموو پارت و هێزە سیاسیەکانی بەشدار لە پرۆسەکە پێشوازی لێکرا هەروەها لەلایەن دۆستەکانمان لەلایەن بەغداوە پێشوازی لێکرا لە ئەمریکا لە وڵاتانی ترەوە لە نەتەوەی گرتوەکان چونکە هەمویان دەزانن یەکێک لە هۆیەکارە سەرچیەکانی لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستان لە دانوستانەکان لەگەڵ حکوومەتی فیدرالی لە بەغدا بەردەوامبوونی جۆرێک لە قەیرانەکان لە نێوان هەردوولادا مەسلەی لاوازبوونی پێگەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە پەرلەمانێکی دەسەڵاتی یاسادانان نەماوە متمانێ پێدا بێ حکوومەتەکەش لە حکوومەتێکی سەرەکیەوە بنەڕەتیەوە حکوومەتێکی ئاساییەوە بوو بە حکوومەتێکی کاربڕێکەر ئەمانە وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ناکۆچەکانی ناوخۆش لە نێو هەندێک لایەنی سیاسی بەشدار لە حکوومەت قوڵ بۆتەوە لە ماوەی ڕابردوودا ئەمانە وای کردووە پێگەی هەرێم جۆرێک لە لاوازی و لاسەنجی لە هاوچێشەی دانوستانەکان بەخۆ بینێ بۆیە کێشەکان و قەیرانەکان ئالۆزتر بووە. دکتۆر دەکرێت بڵێ هیچ لایەنێک یاخود هیچ وڵاتێک هەیە کە لەگەڵ ئەوەدا بێت هەڵبژاردن لە وادی خۆیدا دەست پێ نەکات یاخود جێبەجێ نەکرێت؟ من پێم وانییە هیچ وڵاتێک لەگەڵ ئەوە بێ کە هەڵبژاردن دوا بخرێوەکو باسمان کرد بە پێی لێدوان و ڕسمی کۆنسولخانە و باڵوێزخانەکانیان لە عێراق لەگەڵ ئەوەنە کە هەڵبژاردن نەتەوەیەکگرتوەکان چاوی لەسەر دەبێ هەڵبژاردن بە خێرایی بکرێ. ئەمریکا ئەمە بە ڕاستەوخۆ بە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان گوتووە کە لە ئەمریکا بوو لە هەفتە دەڕۆژ پێش ئێستا لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بۆیە ئەوروپیەکان کە دێت بە هەمان شێوە هەمان شت دووبارە دەکەنەوە و دەمێکیشە لە دوای 91 و هەڵبژاردننی یەکەمی 92 پەرلەمانی کوردستان هەمیشە شاندە دیبلۆماسیەکارەکان کە دێنە لایەنە سیاسیەکانی هەرێم و لای دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستان داوای یەک دوو شتیان لێ دەکەن بۆ بەردەوامبوونی پشتیوانی و سۆزی نێودەوڵەتی لەگەڵ گەلی کورد و قەوارەکەی ئەویشەوەیە بەردەوامبوونی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان دەستکردنی ئاشتیانە و هێمنانەی دەسەڵات لە ڕێی سندوقی دەنگدان ڕێزگرتن لە ئازادیەکانی ڕۆژنامەنووسی و ئازادی تاکە کەسی بیرروڕا گەشەی ئابووری لە هەرێمەکە بە شێوەیەکی شەفاف دوور لە سیستەمی گەندەڵی ئەمانە خاڵی جەوهرین و بۆیە لە نەبوونی پەرلەمانێکی چاودێری کارا کە بتوانێت لێپرسینەوە لە دەسەڵاتی جێبەجێکردنی هەرێم بکە کە بتوانێت بە دوواداچوون بۆ خواست و داواکاریەکان بکە کە پەرلەمانێک کە بتوانێت متمانە بە بودجەی ساڵانەی هەرێمەکەی بدا و لێپێچینەوەی لەسەر بکابزانی چۆن سەرفەکرێ خەرجداتی وڵاتە بەرەو چێ دەچێت لە نەبوونی ئەمانە جۆرێک لە نامتمانەی دروست بووە جۆرێک لە ناشیرین بوون بۆ قەوارەکەی هەرێم دروست بوو بۆیە هەموو لا کۆکن لەسەرەوەی هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە کە دەبێت لە وادەی خۆیدا هەڵبژاردن بکرێت و تەنانەت نەتەوەیەکگرتوەکانیش بە ئاشکرا گوتی هیوادارین جارێکی تر دوا نەخرێتەوە ئەم وادەیە هەموو لایەک بۆیە لە بەرژەوەندی لایەنە سیاسیەکان نیە لە بەرژەوەندی گەلی کوردستانیە هەڵبژاردنەکە دوا بخرێ بۆ بەهێزکردنی پێگەی هەرێم دەبێ هەڵبژاردنەکە لە وادەی خۆیدا. دکتۆر دەمەوێت لەسەر هەڵوێستی کۆتاکان کە چەند هەڵوێستێکی جیاواز هەیە و پێک هاتەکان ئەمە کاریگەریەکەی لەسەر هەڵبژاردننی پەرلەمان چۆن خوێندنەوەی بۆ دەکەن؟ بەڕاستی جێی داخەکە پێکاتەکان بەشدار نەبن لە پرۆسی هەڵبژاردن چه ئەوە بە بڕیاری خۆیان بێ یاخود هەڵوێستێکی سیاسی بێوەریان گرت بێ بەرامبەر کۆمیسیۆن من پێم وایە ڕاستە بڕیارەکەی دادگای فیدرالی زۆرێک لە چاودێران و شارەزایان پێیان وایە دەکرا بە شێوازێکی تر دادگای فدرالی مامەڵەی لەگەڵ ئەو کۆتایانە بکرد بە بۆ نمونە دابشکردنیی دادپەروەرانەی بۆ بکردبوونایە هیچ لایەنێک لە کوردستان داوای نەکرد بوو کە کۆتای پێکاتەکان هەڵبۆشێتەوە بەڵام داوای دابشکاریەکی دادپەروەرانەیان کرد بوو بۆ پارێزگاکان کە نوێنەتی ڕاستەقینەی خەڵکی خۆیان بکەن و میکانیزمێک بێت دوور بوون لە ژێر گوشار و هەژمونی حزب و پارتە سیاسی کوردی باڵاکان بۆیە ئەمانە وای کرد. ئێستاش من پێم وایە دەرفەت لە بەردەمیان هەبوو پێکاتەکان دەیانتوانی لە هاوپەیمانەتی دروستکردنی هاوپەیمانەتی لە ناو خۆیان بۆ نمونە تورکمانەکان بەجیا هاوپەیمانەتێک بکەن مەسیحیەکان بەجیا هاوپەیمانەتێک بکەن بەشدار بن یا ئەوەتە هەر یەکێک لەو پارتانەی تورکمان و مەسیحیەکان لەگەڵ هێزە کوردیەکان بستە نێو هاوپەیمانی ئێستاشتن هاوپەیمانێتێک کاریگەری ئەمە لەسەر هەڵبژاردنەکان چی دەبێت هاوپەیمانێتێکە و بەشدار و نوێنەراتیان بکردبە کاریگەری ئەوە دەبێت کە کاریگەری ناتوانێت پرۆسەی هەڵبژاردنەکە ڕابگرێ
بە بەشداری بە بەشداری نەکردن بە بایکۆتکردن و بە بەشداریکردن لە هەردوو حالتەکە پرۆسی هەڵبژاردن ڕناوەستێت چونکە بڕیارەکانی دادگای فدرالی بڕیاری یەکلاکەرەوەن و باتن و مەجای ئەوەی تێدا نییە تانیان لێ بدێ و دەسەڵاتێکی تریش نییە لە سەروی دادگای فدرالی بەو بڕیاریاندا بچێتەوە بۆیە لەم خۆناغەدا چارەسەر هەر ئەوەیە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت دەکرێت نوێنەرایەتی تورکمان و مەسیحەکان لە نێو پارتە سیاسیەکانە و لە ڕێ ئەوانە و لە ڕێی لیستی ئەوانەوە چەند کەسایەتێکی تورکمانی و کریستانەکان بێن بەشداری بکەن لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پێشم وایە هەر ئەوە ڕێگە ڕاستەکەیەوە بۆ ئەوەی وێنە جوانەکەی هەرێمی کوردستان و بەشداری ئەوانیش لە پرۆسەکە ینی بەشدار بن تێدا بەردەوام بن کریسیان و تورکمانەکان من پێم وایە هێزە گەورەکان یەکێتی و پارتی دەبێت لە نێو لیستی خۆیان جیان بۆ بکەنەوە چەند کاندیدێک نوێنەرایەتی ئەوان بکەن لە نێو پەرلەمانی داهاتووی کوردستان. باشە دکتۆر، ڕۆڵی کۆمیسیۆنی عێراق و کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان چۆن دەبینن؟ کاریگەریەکە لە چەند ڕوویەکەوە کاریگەری هەیە. کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق ینی نامۆ نییە لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. ئێمە هەڵبژاردننی ساڵی 92 لێ دەرچێت کە لیژنەیەکی باڵا لە هەرێمی کوردستان پێکات لە کۆمەڵێک دادوەر کۆمەڵێک شارەزا لەو بوارە لیژنەیەک پێکات ئەوان سەرپەرشتیان کرد. دواتر هەموو هەڵبژاردنەکانی ترمان 2005 2009 2013 ئەمانە لە هەرێمی کوردستانەوە سەرپەرشتی کراون. تەنیا 2018 نەبێ کە لە هەرێمی کوردستان کۆمیسیۆنێکمان دانابوو ئەو کۆمیسیۆنە سەرپەرشتی کرد. بۆیە کارێکی باوە. بەڵام جیاوازەکە چیە؟ جیاوازەکە ئەوەیە کۆمیسیۆنی خۆمان لە هەرێمی کوردستان هەم ماوەکەی چەند ساڵێک بوو بەسەرچوو لە خولی پێنجەم نەیانتوانی لایەنە سیاسیەکان نوێیکەنەوە کەرەستەی باش و تەکنۆلۆژیای تازەی بخەنە بەردەستی داتاکانی نوێ بکرێتەوە داتای لیستی دەنگدەران. ئەمانە لە بەغدا نوێکرانەوەی بۆ کراوە و لایەنی تەکنۆلۆژی پێشکەوتویان هەیە ئەزمموی زیاتریان هەیە لە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان و ڕەنگە وەکو تەرەفێک زیاتر بێلایەنتر بن لە چاو ئەو ململانەیە چونکە لەبیرمان نەچێت چ کۆمیسیۆنی ئێرە چ کۆمیسیۆنی بەغدا لەسەر ئەساسی بنەمای نوێنەرایەتی پێکاتەکان یاخود هێز و لایەنە سیاسیەکان دروست کراوە. بۆیە ئەوانەش بەدەرنین لە جۆرێک لە سۆز و لە عاتیفا. بۆیە من پێم وایە بوونی کۆمیسیۆنی عێراقی زەمانەتی زیاترە بۆ ئەوەی کەمترین نایەسایی لە پرۆسەی هەڵبژاردننی ئەمجارە ئەنجام بدرێت و ئیمکانیاتی باشتریان هەیە بۆ ئەوەی سەرپەرشتی و لە کاتی هەژمارکردنی دەنگەکاندا و ڕاگەیاندنی ئەنجامەکان و وەرگرتنی تانەکان من پێم وایە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق دەتوانێت ئەم هەڵبژاردنە بە سەرکەوتویی بەڕێوە بە ئەوە پێویستە هێز و لایەنە سیاسیەکان لە ئێستاوە خۆیان بۆ ئەوە ئامادە بکەن هەوڵ بدەن تەنیا داوە لە دەنگدەرەکانی خۆیان نەکەن. هەندێک چکار لە بیرمان نەچێت لە پرۆسەی هەڵبژاردن دەنگدەر چەند زۆرێک دەنگدەرمان هەیە. دەنگدەرێک هەیە ئەوە مڵکی ئەو حیزبانەیە کە بەردەوام لە دەسەڵاتن یاخود لە ئۆپۆزیسیۆنن هەمیشە دەنگ بە حزب و پارتە و نوێنەرایەتی خۆیان دەدەنەوە لە هەڵبژاردنەکاندا. بەڵام سیرەکەی پاشەکشەیەکی زۆر لە پرۆسەی هەڵبژاردنەکانی هەرێم و عێراقەیە نسبەی ڕێژەی بەشداری دەنگدەرانە کە لە سەتا سەروی 95ەوە لە 92 کە دەستی پێکرد گدا بەزیوە ئێستا کە گەیشتۆتە 125 لە 125 تا 130 لە هەڵبژاردننی کۆتایی خولی پێنجەمی پەرلەمان. بۆیە گرنگە بۆ سەرکەوتنی پرۆسەی هەڵبژاردن بۆ دروستکردنی جۆرێک لە گۆڕانکاری لە هاوچێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان و تەنانەت لە ناو پەرلەمانیشدا گرنگە دەنگە خۆڵەمێشیەکان ئەو دەنگانەی زویر بوون تۆراون خەڵکێک لە ماڵەوە دانیشتون بایکۆتیان کردووە ناچن بەشداری لە هەڵبژاردن بکەن لەبەرەوەی پێیان وایە ئەو بەرنامەی هەڵبژاردنەی کە هێز و لایەنە سیاسیەکان 400 جارێک بە خەڵکی دەفرۆشنەوە و بانگەشەی بۆ دەکەن لە کەمپینی هەڵبژاردنەکاندا لە بواری ژیانی ئەواندا هیچ ناگۆڕێ لە بواری پراکتیکدا نە لە پەرلەمان نە لە ناو حکوومەتەکە هیچ شتێک جێبەجێ ناکرێ ئەو بەڵێنانە پێیان دەدێ ژیانیان باشتر بکرێت دەرفەتی کاری زیاتر هەبێ بۆ گەنجان بۆ خەڵک ینی لە پرۆسەی وەبەرهێناندا عەدالەتێکی باشە بێ بۆ هەموو بازرگانەکان و کۆمپانیەکان. ئەمانە وای کردووە خەڵکێکی زۆر زویر بێت لە هەڵبژاردن و بەشداری نەکا. بۆیە گرنگە ڕاگەیاندن ڕۆڵ ببینێت لە هەندانی خەڵک بە شێوە بە تەوژمێکی باشتر بەشداری بکەن. ئەم جارە جۆرێک لە تەشویقەیە بۆ ئەو بابەتە ئەگە قسەی لەسەر بکەین. ئەویشەوەیە گۆڕینی سیستەمی هەڵبژاردنە یاسای هەڵبژاردن پێشتر یەک باز نەبوو ئێستاکە بەکراوە بە 4 بازنە. ئەمە گۆڕانکاریەکی تازەیە کە ڕەنگە تەشویقێک بداتە هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی 4 بازنەکە وە دەکا جۆرێک لە ململانێ لە هەر پارێزگایەکدا بێ لە چاو ساڵەکانی پێشوو. زۆر سپاس بۆ دکتۆر تارق جەوهەر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە کوشاودێری سیاسی لەگەڵمان بووی. دووبارە سپاس بۆ بەڕێستان.